دانیشتوانی 6 گوند لە سنووری قەزای تەقتەق وەک ناڕەزایەتیەک لە نەبوونی کارەبا و خزمەتگوزاریە سەرەتاییەکان ڕێگایەکی سەرچیان گرتووە کە ماوەیەکە بار هەڵگرەکان بۆ بازرگانی بەکاری دێنن. 48 کات ژمێرە کارەبامان نییە. پرۆژەی ئاوەکانمان هیماران هەمووی بە کارەبایە ئاومان نییە، تەنانەت بە دەستنوێ شەرگرتنیش، بەڵام هیچ بەرپرسێک نییە لەم شارە بێ دۆخی کارەبامان بۆ چاکە، دۆخی جادە و بانەکەمان بۆ چاکە. ئەو جادەیە لاوەچیە بیتە سنووری پەروێزخان، ڕۆژانە بە هەزارە هات ڕێ لە بێرە دادێ و دەڕوە. بەڕاستی قبول ناکری هەرجادەکە ڕێگە ناگرین. من لەم دارمان دەنێر، من لە سیارەکانمان دەنێر، ترێلەکان مسابقە دەکەن. بەڕاستی ژیان نمایە لە سنوورە. ڕێگاکەمان ڕێگاکی خەفیفی لاوەچی زمانی حکوومەتی بەعسا جادەکەمان نۆژەن کراوە لەو 6 ساڵی تر ئێستا بوویتە ڕێگاکی نێودەوڵەتی مەرزی پێنجوێن ئیبراهیم خەلیل تا ئێران تورکیا هەرچی لۆت هەیە لەسەر ئەو ڕێگایمەیە. خەڵەکان نایلی سارەی با هەڵگر بەوێدا بڕوە، کۆیە نایلی بەوێدا بڕوە، ئیتر هەرچی لۆد و سیارەی گەورە و باڵ هەرگرە هەر هەمووی بەسەر ئەو جادێ. ئەمەش بەڕاستی جادەکەمان تێکچوو وێران بوو کە زادەکە تێکدەسی چاک ناکرێتەوە لۆمان. قەزای تەقتەق سەر بە پارێزگای هەولێرە دەکەوێتە سەرزەی گەورە. دانیشتوانی ئەو گوندە دەڵێن بەهۆی نەبوونی کارەباوە ناتوانن پێداویستەکانیان جێبەجێ بکەن. لە 24 کاتژمێردا تەنها 2 کاتژمێر کارەبایان هەبووە. کارەبای نیشتمانی نماوە، کارەبای نیشتمانێتەوە سەعاتێک ئەیدای بڕێ، سەعاتێک ئەیدای بڕێ، وەکو کارەبای نیشتمانی نماوە. مۆلەکەش پێ دەکەم، مۆلەکە بە عامی گوندەکانە بە ماڵەکان پێکەوە کڕیویانە، بەس کاکە ئێستا کەس پارەی پێی نییە، پارەی گازەکەش خڕکاتەوە. ئێمە مۆلدەش کاکە ڕۆژێ 22 ساعاتیشکە بەخۆی تەقێتەوە. مۆلەکان من هەمووە لە شکانەوە لە عاتلە کۆم بووە، ئەوەندە تەحملەی نییە. لە 20 ساعات 4 ساعت کارەبای ڕێسیمان نییە ئێستا لەو کاتە حالیە. ئەو مۆلەکەمان لۆ پێکە ئێستا و پرس بە منەکە ئایا مۆلدە هیچ کەیش پێکەین یانە کەس پارەی نییە و معاژ نییە ئەو هەفتای مانگە و ڕۆکە پارە نەهاتیوە نیە. بەس نازم داواکاری لە چێ بکەین، حکومەت دەگاوە بە حکومەتی چی؟ داواکاری نازانین لە چیە بکەین لە بۆی حکومەت نییە. ئەمە دەرێن ئێستا بری معاژ لۆ نایە، من با پرسیار لە تووکەم لۆ معاژ نایە، دەرێ لە بەغداوە نایەوە نیە. ئەو کارەبای ئێستا لەمەی بڕیە لۆ بە بەغدایە فرۆشی نایداتە ئەمە، لۆ ئەو کارەباداتە بەغدا ئەو پارە ناداتەمە. ئەدیەوە فەرقی چیە؟ ئێستا ئەو دەرە بەغدا نایدە، بەس لۆ خۆی کارەبایەکە لۆ بەغدا نێری لۆمەی نانێری. ئێستا ڕۆژێ 2 ساعات کارەبامان هەبووە، خەڵک هەموو لۆ سزادەیە بوو لەبە گەرما و لەبە بێ ئاوی. ناڕەزایەتی و گرتبوونەوەی گوندنشینانی قەزای تەقتەق مێژوویەکی هەیە. ناوەڕاستی ساڵی ڕابردووش هەر لە وەرزی هاویندا خۆپیشاندان و ناڕەزایەتی گوندنشینانی قەزاکە بۆ هەمان مەبەست و هەمان داواکاری نەبوونی خزمەتگوزاری و کارەبا بەڕێوە چوو، بەڵام دیارە لەو کاتەوە داواکارەکانیان بێوەڵام ماوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.